ڕوو لە هەر مزگەوتێکی شارەکە بکەی ئەستەمە چەندین هاوڵاتی نەبینی کە داوای هاوکاری مادی لە نوێژخۆن و هاوڵاتیان دەکەن. ئێرە یەکێک لە مزگەوتەکانی سلێمانیە و حاڵەتەکە هێندە زیاد و بەرچاویە وای کردووە بەشێک لە سەردانیکەرانی مزگەوتەکان بە دیاردەناوی ببەن و دەڵێن هەراسان و بێزار بووین. زاری وایە خەدەگرن زاری وا هەیە پێخی زەلانی کاگرن وە نییە ئەوە خۆ هەر بووە هەیە کاک پێ دەڵێ پارەم بەڵێ تا پارەم دەشۆ بوو پێ وە نییە کاکە وا هەیە مەحتاجە خۆم پێم ئای بەش داوای لە کەس بکەم. بەلای بەشێک لە وڵاتیانەوە ئەوانی داوای پارە دەکەن و خۆیان وەک نەخۆش و خاوەن پێداویستی تایبەت نیشان دەدەن لە نێو مزگەوتەکان زۆربەیان کەسانی ناشایستن و هەست و سۆزی مسلمانان دەقۆزنەوە لە مانگی ڕەمەزاندا. ئەو کەسانەی کە داوای پارە و لێ ئەەکەن کە بەدەمی نە ئەسڵی هەیە نە ئەساسیە کەسیان مستەحق نین ئەوانە فێر بوون خەتای میلەتەکەشە میلەتەکە عاتفێتی خەڵکەکە ڕایکێشن بە هەر کەرتی و بە بەرنامەیە هەر کەرتی و بەرنمەیەکی خۆیاندایە ڕێژن بۆی سۆزی تۆ بجوڵێن کە سۆزی تۆیان جوڵان تۆ ئەیتێ. بابەتی بەخشین و هاوکاری لە ڕوانگەی ئاینەوە ڕێکار و مەرجی تایبەتی خۆی بۆ دەنیشان کراوە و ڕوونکراوەتەوە کە ئاخۆ بەچێ ڕەوایە هاوکاری و چێ پێی ناشێت ئەم مامۆستا ئاینیە باسی لێوە دەکات. فەقیر بێ و هیچی نەبێ یاوەکو بی بێ و بەڵام بەشی نەکا ئەوە قەیچەکە پیرۆزە و دەتوانێت داوا بکە و مسلمانانیش بیان دەنێ بەڵام ئەگەر وانە بێ و ڕاز نەکا فەقیر نەبێ مسکێن نەبێ واتە دەوڵەمەند بێ و داوا لە خەڵق بکە و خەڵق پێی نەزانێ دیارە ئەمە گوناهێکی گەورە دەکا و کارێکی خراپە و خیانەتە. بەڕێوبەری گشتی و قافی سلێمانی ڕای دەگەێنێت بەڕێنمایی و بڕیاری تایبەت سەرجەم نوێژخۆن و وتاربێژانی سنوورەکان ئاگادار کردوتەوە کە بانگەواز بۆ کۆکردنەوەی پارە لە نێو مزگەوتەکان قەدەغە کراوە بە هەر بیانوێت بێت بەڵام هاوڵاتیان خۆیان هاوکاری دەدەن لە سوالکەرەکان ئەوە ژوەکاری درێژەکێشانی ئەو دیاردەیەیە. لە مانگی ڕەمەزانەکە هەمووی ڕۆکاتە مزگەوتەکان و مەسائل عاتفیەکان و مەسائل لە دینیەکان زیاتر بەڕاستی گەشەکە لە مانگی ڕەمەزانە کەسانێکی ژەن فێر بوون بەم بابەتە بەڕاستی لەوانەیە لەوەش نەبێت کە ئەمە پێویستیان پێێتی فێر بوون بەم حاڵەتە ئەیانەی لەو مانگانە ئیستیغلالی نوێژخوێنانی مزگەوتەکان بکەن ڕۆکەنە مزگەوتەکان بۆ ئەوەی کە عاتیفەی ئەو کەسانە بەجوڵێن. گەرچی دیاردەی سوالکردن لە تەواوی شوێنەگشتی و سەرشەقامەکان بەدی دەکرێت بەڵام لە نێو مزگەوتەکان حاڵەتەکە زاقترا ناو بە ناوی ژێزانیەکان هەڵمەتی دەستگیرکردنیان ئەنجام دەدەن بەڵام تا ئێستا نەتوانراوە بن بڕ بکرێت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.